نزیکەی 2 ساڵ دوای هەڵبژاردننی وەک سەرۆ کۆماری ئێران و دوای سەردانیکردنی 19 پارێزگا بڕیارە حەسەن ڕۆحانی سەردانی پارێزگای سنەی خۆرهەڵاتی کوردستان بکات. بەپی میدیاکانی ئێران ڕۆحانی ڕۆژی یەکشەممەی داهات و سەردانی شاری سنە دەکات و سەردانەکەشی 1 ڕۆژ دەخایەنێت. بڕیارە ڕۆحانی لە یاریگای ئیستیقلالی شاری سنە وتارێک پێشکەش بکات. دواتر جێگرەکان و وەزیرەکانی کابینەکەی سەردانی شارەکانی تری پارێزگای سنە دەکەن. ئەگەر طرف مقابل به وعده ها عمل کنه لە ئێستاشدا ڕێوشوێنی ئەمنی لە پارێزگای سنە کە هاوسنوورە لەگەڵ پارێزگای سلێمانیدا گیراوەتە بەر. کۆمەڵگەی دەواازەی سنووری نێودەوڵەتی باشماخ بێنارتی ڕاگەیاند بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران پێیان ڕاگەیاندون لەبەر هۆکاری تایبەت لە ڕۆژی 24 تەموزی 2015 بۆ ماوەی 3 ڕۆژ هاتوچوی هەموو جۆرەکانی ئۆتۆمبیل و هەموو جوموجۆڵێکی بازرگانی لە سنووری نێودەوڵەتی باشماخ ڕادەگرن. تەنها هاوڵاتیان و گەشتیاران دەتوانن بەپێ و بەبێ ئۆتۆمبیل لە سنوور بپەڕنەوە. گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی لە ناوچە سنووریەکانی نێوان پارێزگای سنە و پارێزگای سلێمانی لەلایەن حکوومەتی ئێرانەوە لە کاتێکدایە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ڕۆژی 16 ئەم مانگە چەند گوندێکی سنووری نەحەی ناڵپارێزیان لە قەزای پێنجوێن تۆپباران کردبوو کە بەهۆی ئاگرکەوتنەوەی تۆپبارانەکەوە زیانێکی زۆر بەر باخ و ڕەز و دارستانەکانی ئەو گوندانە گەیشتبوو. پارێزگای سنە ڕووبارەکەی 28203 کیلۆمەتر چوارگۆشەیە و ژمارەی دانیشتوانەکەشی 1,500,000 کەسە. بەهۆی ئەو دروشمانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بەرزی کردبەوە ڕۆحانی زۆرترین دەنگی ئەو پارێزگایی بەدەستێنا. حەسەن ڕۆحانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی سەرۆکاتی کۆمار لە 14 حوزەیرانی 2013 دروشمی هاوسەنگی و ڕەنگی بەنەوشەیی بەرز کردەوە و چەند بەڵێنێکی لە بواری ڕۆشنبیری و ئەمنی و ئابووری بە کووردا بوو. بەڵام تاوکو ئێستا هیچ لە بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. سەردانەکەشی بۆ پارێزگای سنە لە دوای 19 پارێزگا بەشێک لەو ڕیفۆرم خوازە کوردانی لە ئێران نیگەران کردووە کە پێیان وایە ڕۆحانی تاوەکو ئێستا ئاوڕێکی ئۆتۆی لەو پارێزگا نەداوەتەوە. سەرهەنگ ئیسماعیل NRT